تووشی هەڵاقەت دەکا ئەم جێگەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ ڕوودا و نێدراوە ژنێکی ژیان دیدەی ڕۆژهەڵاتی کوردستانە هەرچی محاولە کا پیاوەکەی حاڵی کا کۆرۆنا هاتووە خەتەرە ئاگاد لە خۆت بێ کابرا لەوە چێت تەقەی سەری بێ باش لە مۆزوعەکە تێناگا. ئێستا دەچمە سەر ئەو ڤیددیۆیی کە پێشتر وتم ڤیددیۆکە لەوە ناچێ هی ڕۆژهەڵاتی کوردستان بێ شێوازی قسەکردنی ئەم ژنە لەگەڵ پیاوەکەی لە هی خەڵکی باشووری کوردستان و دەڤەری لای سلێمانیە چێ پیاوێک دیارە تۆزێ بێ حوسەڵەیە و عمرێکی کردووە پاڵکەوتووە هەندێک یعنی ئیسراحەتی دەوێ ژنەکەی لە تەنیشتیەوە دانیشتووە سەری تێ کردووە ئەڵێ گوێ بگرە با باسی کۆرۆنات بۆ ئاکەم ئەڵێ کۆرۆنا دەردێکی خراپە پیاوەکەی دانیشتووە ئەڵێ ئەڵێ یێ لە قورگت ئەیە هەمووی بەوەڵێ ئەڵێ لە قورگت ئەیە دوایی تووشی هەڵامەتە ئەکا کابرا ئەڵێ ئەمە دوو ژنەکە هەر ناوەستێ ئەڵێ لە قورگتەوە ئاچێ بۆ خوارەوە دەی ئەگاتە خوارەوە بۆ گورچیلەکانت ئینجا لەوێ لە ئیشیان ئەخا هەتا ئەتکوژێ کابرا ئەڵێ دەی ژنەکە دوایی چەپلەیەک لێیە ئەڵێ کە لە هەمووی ئاچێتە خوارەوەی تر حسابە ئەڕوە پیاوەکە لە هەموو ڕەتفعلەکەی بۆ ژنەکە ئەڵێ کەواتە پێ ئەچێ درێژە ئاواز و نەجاتمان نایات ئەمە ڤیددیۆکەیە بیبینن تووشی هەڵاقەت دەکا قورگت یەشێ ئادا دوا قورگدە دێدا تەخوارەوە ئەچێ بۆ گوچیلەکانی گوچیلەکان و سز دەکا و ئەو کوژێت ناکاتە پێچێ ئاوایە ئینشەڵا نایکوژێ سپاس بۆیەوەش